ئەوان بە زیندوی نیشتیمانەکەیان جێهێشت، هەریەکە و بە هیواک ڕێگایەکی نادیاری گرت و ویستیان خەونەکانیان لە دوورە وڵاتی بەدی بهێنن، بەڵام مەرگ ڕێگای لێگرتن و کارە ساتێکی گەورە هاتە بەردەمیان. قەزای ڕانیا باوەشی بۆش قوربانی دەریا ڕەشگرتەوە و لە مەراسیمی جیاجیادا بە خاک سپێردران. بە تێگڕای 5 ساعت و 35 دقیقە لە ئاودا بووم بە تەنیا بخۆ. من خێزانم و هەر چوار منداڵەکەم لە دەستداوە. بۆ هەموو گەنجانی کوردستان بۆ خەڵکی کوردستان ئەو ڕێگا نەگرنە بەر بەڕاستی ئەو ڕێگای مەرگە. بەڕاستی ئێمە بە چەند ڕۆژە لەوەی یەک هەفتەیە لە سەر دەریای ڕەش و لە شارەکانی تورکیا دەگەڕێین تا تەرمی ئەو ڕۆڵانەمان دۆزیوەتەوە کە لە هەج وڵاتێکی کە وایە تەنها 72 کەس خستویانەتە ناو یەک بەلەمی یەک یەختی بچووک کە بۆ دەبوو 20 کەس هەڵگرێت. ئەو 72 کەسە غەرق بووە، 22 تەرمان هێناوەتەوە لەگەڵ خۆمان، چەند تەرمێکیش دیار نییە. لە ناوەم کارە ساتەدا چیرۆکی بنجینە لە هەمویان جیاوازترا. کاتێک بنجینە لەگەڵ ڕوودانی نەقمبوونی یەختەکەیان دەخنچێت دەبێتە فریاد ڕاست بۆ ژیانی منداڵێکی 4 ساڵان. کە دەربازی بووە لەسەر سینجی بنجینی برام بووە، دوو کچی پێبوونە بنجینی برام، یەکێکیان مردووە کەوەی مردووە کچەکەی دکتۆر برایم بووە، ئەوەی کە دەرچووە کچەکەی وەستا شماڵەوەی ڕانیا لەسەر سینجێتی باوەشی پێدا کردووە بۆتە فریاد ڕەسی ئەو مناڵە دوو مناڵ بوون، بەڵامیان دەمرەیەکیان دەرەچێ. ئەوەی کە دەرەچێت لەوێ پۆلیسەکان نیشانی داین زیندرمەکە 4 قەتعە ڕسمە. لە ڕسمی یەکەم لە باوش دەکەم، ڕسمی دووەم زیاتر دەبێتەوە، لە ڕسمی سێم و چوارم دەردەکەوێت مناڵەکە خۆشۆ دەکاتەوە بۆ جەنازەکەی سینجی بنجینی برام دەگراوە سینجی دەگرێت کە ئەویش لەو خۆی بەرێ. نازانی وا تاکو و لێمان نەپرسیکەوەی چی نابێت، وانزانی و باوچێتی باوچۆ مناڵەیە ئەو بوو بە لەگەڵ دەیبەنە سەر و دێنە خوارێ بە زووتین کات جەنازەکەی بەنجی دەبەنە سەرێ. ڕۆژی 22 لە ناو دەریای ڕەشیەختێک کە زیاتر لە 70 کۆچبەری کوردی تێدا بوو ژێراو دەکەوێتەوە و بەهۆیەوە ژمارەیە کۆچبەر دەبنە قوربانی و لە ماوەی 2 ڕۆژی ڕابردووشدا لە ڕێگەی فڕۆکخانەکانی هەولێر و سلێمانی تەرمی سەرجەم قوربانیان گەیشتەوارێمی کوردستان کە لە ناویاندا 8 قوربانی دانیشتووی سنووری قەزای ڕانیا بوون و تا ئێستاش 4 نووسی ژمارەیە کۆچبەری تر بە نادیاری ماوەتەوە. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.